بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت منەسەر لە بەردەمێکێک لە کۆمپانیەکانی گەشتیاریم کە کاری ئەوە دەکات ویزای گەشتیاری بۆ خەڵک وەردەگرێت کۆمەڵێک کەس لێرە کۆبوونەتەوە بازەوە دەکەن کە ئەم کۆمپانیایە بڕی 3 میلیۆن دلاری ئەم هاوڵاتیانی بردووە لێرە کە ئەمان هاتوون لێرە بۆی کە ویزای گەشتیاری وەربگرن بەڵام کۆمپانیاکە بە شێوازێکی فێڵکردن بڕی 3 میلیۆن دلاری ئەم هاوڵاتیانی بردووە من دەمێ بچمە لای یەکێک لەو هاوڵاتیانی کە پارەی لە ویزای خرج کردو پارەکەی ڕۆشتووە ئوستاز عەزێنم ئوستاز سڵاوت لێبێت توش بەرازەکەم چاوەکەی باسی کێشەکەتانم بۆ کەم کۆمپانیا چۆنی پارەی ئێوەی بردووە ئەم کۆمپانیا بە ناوی فیزەوە بەبنێ فیزەی گەشتیاریەوە خۆم دەفتەرێ دۆلارم داوە بۆ کوڕەکەم بودی سەری ساڵە و بۆ ئۆڤەری سەری ساڵە فیزەی بۆ وەرگرم 115 ماڵین فێڵ و هەڵخەڵەتانیان لێ کردینە پارەکەیان خواردوینە باشە ئۆفەری سەری ساڵ چۆن دوای 4 مانگ ئێوە وەڵڵا ئێخدا 2 مانگە وایان لێ هاتووە 2 مانگە لە شکات و محکەمای ئێمە بۆ یەک جاری وامەیە شکاتەکانمان نەچۆتە جێبەجێ جێبەجێکردنەوە لە چه ئاستێک کەیسەکە لە ناو خۆیانە شکاتیان کردووە لە ناو خۆیانە گیراوە ئەمە لێ پارەم خوراوە لە پارەم خوراوە کەیسەکەی ئێمە کێشەمان ئەوەیە یاسا سەروەر بێ بیانگرن دوێنێ دانێکیان بەر بۆ لە مەرکەزی کورسات ژمارەتان چەندەیە ژمارەمان 115 ماڵین ئەوەی کە من نوێنەریان 115 ماڵێک کاگامانجە باشە ئەو پارەیە چەندێک بە چەند دەخەم لێنەر کە خوراوە 100 دلار ئەوەی ئەم کۆمپانیای پێشتر ئێوە ویزەتان لێ وەرگرت 2011 و تیامانەیە فیزەی لێ وەرگرتووە بەڵێ واتام کۆمپانیا ناسراوە ناسرا 2011 کۆمپانیایە مدیرەکەی سۆرانی ناوە سۆران سەعیدی ناوە بەڵێ لێسا داواکاریتان چێتان شتان کاریمان یاسا سەروەر بێ تاوانباران بەر نەبێت تاوانباران دوێنێکە دانێکیان بەر بۆ داواکەین ڕێگای تر نەگرینە بەر ڕێگای تر هەیە بگینێ بەڵام ئێمە تا ئیسە بە یاسا ڕۆشتینە بەعاقەت ترتان چی دەبێت هەڵوێستی ترمانێ وڵای لەوانەیە بکێتە ڕێ عشایرەوە لەبەری کابرا بەر بەرچاومان نەسوورد و پارەمان ناوەبی من لە نووسینگە پارەم یاوبیتمان پارە ئامانەتە لای تۆ تا فیزەکەم نادۆم مەیبە ئیساڵە منی چ مەدەست نیە من کارمەندێک بوومە و لە سزنایە ئەم کەسە ئێستا دیارە لێرەیە ئەو کەسە سزنە دوانیان سزنە ئەوەی نووسیگان ئەمەشان دوێنێ بەر بووە ئەوەی کە ئازاد بووە هەر لێرێ لێرەیە سۆڕێتەوە لێرە بەڵێ ناوی ڕەوەسە ئەو چی دەڵێت مش پارەم خوراوە ئەوڵێ ئەو مش پارەم خوراوە کاڵێ تا ساحی ماڵ دزیگە دز ساحی ماڵیگرەوەیە ئەوە شکاتیان بەس شکات بەلێ ناگەن پارەکەشیان زەرەریان نەکردو پارەکە خۆیان خواردن سەکان خۆش بێت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەک گوێبیستیم هاوڵاتیە بوون کە ژمارەیان 115 ماڵە بڕی 3 میلیۆن دلاریان خوراوە لەلایەن ئەم کۆمپانیایەوە کە تایبەتە بۆی کە ویزەی گەشتیاری وەردەگرێت و وەک خۆی ئاماژەی پێکرد کە ئەم کۆمپانیایە بەڵێنیەوەی پێداون کە بۆ سەری ساڵ ویزەی گەشتیاری وڵاتانی دەرەوە بۆ ئەم هاوڵاتیانە وەربگرێت تاوەکە گەشتی دەرەوەی وڵات بکەن بەڵام بە پێچەوانەوە ویزی بۆ وەرنەگرتوون و لە ئێستادا ئەوە خۆی ئاماژەی پێکرد چەند کەسێک دەستگیر کراوە و لە ڕۆژی ڕابردوودا کەسێک ئازاد کراوە. بەڵێ وەک لێوێنەکاندا دەبینن ئەم هاوڵاتیانە هاتوونەتە بەردەم ئەم کۆمپانیایە کە لێرەدا گربوونەتەوە وەسکاڵیان تۆمار کردووە سەبارەت بەوەی کە 3 میلیۆن دلاریان بردراوە. خاتون سڵاوت لێبێت بۆ چی لێرن ئەم کۆمپانیاگە بم باسکەیت ئێوە ژمارەتان چەندەیە؟ وەڵامە بری 4 دەفتەرمان پارە داوە 2 ساڵ و نیوە پارەکەی بردو و یەکیان ڕای کردو یەکیشان دوێنێ بەر بوو لە سزن چەندێکە 2 ساڵ و نیو باش لەمەم 2 ساڵ و نیوە ئەسکاڵەتان تۆمار کردووە نەوەڵا ئەسکاڵەمان تۆمار نەکردو چون هەر قرار بوو کە بێتەوە هەر ئەو ڕۆسپەنێ دەکرد بە مۆبایلی خۆی ویزای نیشاندام ئیمن بەڵام بەداخەوە تەزویر بوو. باش چۆن ئێوە 2 ساڵ و نیو چاوەڕێتان کردووە؟
وڵای هەر ڕۆژە بە شتێکی ئەو عالەمە چۆنی چاوەڕە کردو مەشەراوە هەر ڕۆژە و بە شتێکی جارێک دەکوت سەفیر گۆڕاوە ئۆردۆن هەر جارە و شتێکی دەکوت چی سکاڵاتان تۆمان نکرد لەمایان 2 ساڵ و نیوەیە ئەخە ئەگە ئەوانە ڕایان نەکرد بوو تا مەسەلەن ئەمە ئەو شەریکە 8 ساڵ زیاترە ئیش دەکات ئیقامەیەکی زۆری بۆ خەڵک وەرگرتو مشکلەی نەبوو ئەلان ئەوانەی مەسەلەیەکێک لەوانە کە لێرە نێوی سەرشانی ئیبراهیم عەزیز بۆ خۆی یەکێک لە کارمەندەکانی دایرەی جەوازاتە شتێک دەبوو دەکرد کاکە مشکلە و نەبێ من مشکلەکە بۆ خۆم حەل دەکەم نەقیبە لەوێ ژمارەتان چەندێکە من 115 ماڵی 300 دەفتەرمان خوراوە ئەلان ئەمە چەند جار هاتینەکن سەرشانێکمان کاکەجان مشکلەکەیمە ئاوایە غەرامەمان هەیە تووشی غەرامە دەبینیمە خەڵکی ئێرانین کاکە مشکلە و نەبێ خۆم لەوێ دەوام دەکەم من بۆ خۆم شتەکەت بۆ حەل دەکە ما حەل دەکە لێستا کۆتا جار ئەمان چیان بێوتوە ئەلان یاسا 3 مانگ ئەمە شایەتمان کردو مەخول نییە لە 3 مانگدا ئەمە بانگ نەکراوی تا ئێستا حاکمێک ئەمەی بانگ نەکردووە 3 جار چوینە بەردەم ماڵی جەنابی سەرۆک پاڤڵ باشکم توانێت شکایەتێکمان شکایەتەکەمان وەرگیری شتێکمان بۆ بکرێت تا ئێستا نەمانتوانێەوە هیچ شتێک بکەین کۆمپانیای ڤیزەی بۆی وەرگرتووە ئەو کۆمپانیای ئەو 115 ماڵە بەشی زۆرێک لە ماڵەکان خزم و کەس و دەوروبەران ویزایان بۆ وەرگیراوە کە هاتوونەتە ئێرە یانیوانە ئیشان کردووە بەڕاستی ئەو کێشەیش کە ساز بۆ بینی دکتۆر سۆران و ڕەوەز ساز بووە کەوانە پێکەوە شەریک بوون لەو کۆمپانیایەدا لە نەبوونی دکتۆر سۆران کە لە ئەممان بۆ ڕەوەز ئەو پارانەی ڕاکێشاوە دوای نێژ ڕەوەزان ئازاد کردووە کە شەریکە لەو 5 کۆمپانیایەدا مەحقول نییە نازام ئەوانە ئەسڵی شەریکی کۆمپانیاکە ئازاد دەکەن کارمەندەکانیان گرتووە بە دیاریکراوی چەندێک پارەی بەڕێزت بردراوە 4 دەفتەر دۆلار 8 میلیۆن و 400 کەس بۆ چەند کەس بۆ 2 کەسە بۆ ڤیزای چ وڵاتێک کەنەدا هەرەوە خزمەت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەروەک گوێبیست بوون ئەو هاوڵاتیە ئاماژەی بۆ کرد کە بۆ 2 کەس داوای ڤیزای کەنەدایان کردووە کە بڕی 4 دەفتەر دۆلاری لەم کۆمپانیادا خەواندووە و سەرئەنجام ڤیزەیان بۆ وەرنەگیراوە پارەکەشیان خوردراوە